ڕێزمان و خوێنەوەی کوردی بۆ پۆلی شەشەمەی بنەڕەتی بابەتی داڕشتن واتە نووسین دەربارەی بابەتێک یان شتێک، دیاردەیەک، کێشەیەک، بەسەرهاتێک، گەشتێک یان هەر شتێکی تر کە بتوانی لەسەری بنووسی. هەڵبژاردننی بابەتەکە کووە؟ هەڵبژاردننی بابەت ئەگەر نووسەربی بە خۆت بابەتەکەی هەڵدەبژێری، بەڵام ئەگەر خوێندکاربی ڕەنگە مامۆستایەکەت پێشتر بابەتەکەی هەڵبژاردبی و لەسەرت پێویستە لەسەری بنووسی. بۆ وێنە ئەگەر مامۆستایەکەت ئەو بابەتانەی هەڵبژاردبوو، بۆ وێنە بنووسە لەسەر ژیان، یان بنووسە لەسەر ئازادی، یان لەسەر جلوبەرگ، بنووسە لەسەر گەشت و گوزار. ئەو بابەتانە وەکو دەبینین زۆر بەربڵاون، واتە سنووریان نییە، واتە ژیان بابەتێکی زۆر فراوانە، زۆر گەورەیە، هەروەها ئازادی، جلوبەرگ بابەتەکان بەربڵاون. هەرچەندە مامۆستایەکەت بابەتەکانی بەربڵاو کردیە، بەڵام ئەتوو دەتوانی لە کاتی هەڵبژاردننی سەردێڕ و ناونیشان بابەتەکەی خۆت تۆزێک سنووردار بکەی، هەتا بە ئاسانتر بتوانی بیر بکەیەوە و بتوانی لێ کۆڵینەوە بکەی. کاتە هەتا بتوانی بابەتەکەت سنووردار بکە، لۆ ئەوەی نووسینەکە زۆر دوور و درێژ نەبی، بەلاڕێدا نەڕۆی. چۆن؟ بۆ وێنە ئەگەر مامۆستا لێت بپرسی لەسەر ژیان بنووسە، ئەتوو دەتوانی بۆ وێنە بنووسی ژیان لە لادەیەکەم، یان لە شارەکەم، یان لە کۆڵانەکەم، یان ژیانی من لە ماڵەوە، یان ژیانی من کاتێ لە خوێندنگەمە، یان ژیان بە هاوینان. هەروەها ئازادیش دەتوانی دیسان سنوورداری بکەی، واتە تەنیا بنووسی ئازادی لە ماڵەوە، یان ئازادی تاکە کەس، یان ئازادی کۆمەڵگا. تۆزێک بتوانی لە سەردێڕەکەت تۆزێک سنووری هەبێ. جلوبەرگ دەتوانی تەنیا باسی جلوبەرجی منداڵان بکەی، یان جلوبەرجی هاوینان، یان جلوبەرجی کوردی. کەواتە ئەتوو هەوڵ بدە تۆزێک بابەتەکەت تۆزێک کورتتربی، سنوورەکی هەبی، هەتا بتوانی باسی کەی. ئەوجە پاشان کە ئەو شتەم زانی بابەتەکەم چییە و باسی چ دەکەم، دەچم لێ کۆڵینەوە دەکەم. لێ کۆڵینەوە زۆر ئاسان نییە، چونکە دەبی ئەمن بگەڕێم بە شوێن سەرچاوە. هەتا ئەگەرە من نووسەرێکی زۆر گەورەش بم، لە کاتی نووسین پێویستە ئەمن بەدەیان کتێبی دیکەم خوێندبیتەوە و کەڵکم لێ وەرگرتبی، وەکو سەرچاوە بەکارم هێنابی لۆ ئەو کتێبە نوێی خۆم، یان لۆ ئەو نووسینەی کە ئێستا بە تەمامە بینووسم. کەواتە ئەمن ئەگەر خوێندکار بم، ئیشەکەم قوڕستریشە، چونکە خوێندکاران بە تایبەتی ڕەنگە لە کوردستان نەتوانن بەباشی هەموو سەرچاوەیەک ببیننەوە، یان ڕەنگە سەرچاوە کەم هەبی. کەواتە پێویستە مامۆستا سەرچاوە دەستنیشان بکا لۆ خوێندکارەکانی، واتە پێیان بڵێ کام کتێب بخینەوە، یان هەندێک لە پەڕەکانی کتێبەکە کۆپی بکە، خوێندکارەکان بیخینەوە، وەکو سەرچاوە پاشان بەکاری بێنن، یان لینکی هەندێک ماڵپەڕ لە گوگڵ لە ئینتەرنێت دەستنیشان بکە، لۆ ئەوەی خوێندکاران بچن لەوێ بابەتەکان بخینەوە، پاشان بتوانن داڕشتنەکەی خۆیان ئەنجام بدەن. ئەوجا گەڕانەکە کووە؟ گەڕانەکە بە شوێن سەرچاوە
بە زۆر شێوە دەبی، بۆ وێنە دەچی دەگەڕێی لە گوگڵ، هەرچەندە ڕەنگە بۆ خوێندکارانی کوردستان لە گوگڵ نەبیننەوە ئەو زانیاریانەی کە دەیانەوێ، بەڵام ئیدی ئەو هەیە، تەنیا گوگڵ هەیە بگەڕێین ئەگەر بمانەوێ زانیاریەکان بە دیجیتاڵ بێنە بەردەستمان. ئەگەر هەبوو لە کتێبیش دەتوانین بگەڕێین، ئەگەر بزانین کام کتێب هەیە یان کتێبخانە هەبوو دەتوانین بگەڕێین بە شوێن زانیاریەکان. ئەگەر نا پرسیار دەکەین لەو کەسانەی دەوروبەرمان لە ماڵەوە یان لە خوێندنگە، یان هەتا دەتوانی پرسیار بکەی لە بەرپرسەکان بە تەلەفۆن یان بە نامە یان بە ئیمەیل، یان بزانە کو پرسیار دەکەی بزانی ڕایوان چییە، یان ئەوان کو لە ئەو بابەتەی ئەتوو لەسەری دەنووسی کو لێی تێدەگەن. و هەروەها ئەزمموی خۆت، ئەو شتانەی کە بە خۆت هەتا ئێستا فێر بووی دەتوانی بەکاریان بینی بە بیر و ڕای خۆت ڕات چیە لەسەر بابەتەکە. کە ئەوانەمان زانی گەڕانەکان گریمان لێرە ئەمن بۆ وێنە کتێبم نەدیتەوە یان پرسیارم نەکرد، ئاسانترین ڕێڕەنگە ڕێی گوگڵ بی، ئەمن بچم بگەڕێم بۆ وێنە ئەگەر بابەتەکە لەسەر تەبایی و پێکەوە ژیان بی. ئەو دووشەی دەنووسم بێگومان دەبی لە کاتی نووسینەکەشم ڕاست بی، بە کیبۆردی کوردی بنووسم هەتا بابەتەکان بێنە بەردەستم. خوێندکارانی کوردستان بەداخەوە هەمویان نا، بەڵام زۆربەی زۆریان کیبۆردی کوردیان نییە، ئەمن لە کۆمنتەکان ڕادەزانم بەداخەوە ئەو شتە نابی چۆنی داڕشتنەچی دەتوانی داڕێژی ئەگەرە تو نووسینی کوردیت باش نەبی، ئەگەرە تو تەختە کلیلی کوردیت نەبی، کەواتە ئەو شتانە پێویستە چارەسەر بکرێ هەتا داڕشتنەچی باش بنووسین. ئەوجا کە دەچینە گوگڵ بۆ وێنە دەگەڕێین لە گوگڵ، چەند لێرە ئەمن ئەگەر تەمەشاکەم چەند بابەتێک دەبینینەوە. ئەمن کە گەڕام بۆ وێنە ئێرەم دیتەوە ئەو جێە ماڵپەڕی گیاڕەنگ، ڕۆژنامەیەکی ئەلیکترۆنیە و ئەو بەڕێزە مەجید پاڵانی بابەتەکی نووسیە لەسەر پێکەوە ژیان بە تەبایی لە نێوان پێک هاتە ئاینی و کۆمەڵایەتیەکان. بێگومان پێویستە ئەمن ئەو بابەتەی بخینمەوە، تۆزە کشتی وەکو بیرۆکە لێرە بینم و هەندێکیان ڕەنگە وەکو خۆی بنووسمەوە، هەندێکیان بە نووسینی خۆم بێگومان ئەمن نابی یەکسەر ڕستەکەی بینم و بنووسمەوە. ئەگەر ڕستەکەم یەکسەر هینا و نووسیمەوە ئەوا دەبی ئاماژە بەو سەرچاوەی بکەم، واتە دەبی بنووسم ڕستەکەم لە چێن دەرهینایە و چێ نووسیتی و لە کام گۆڤاریان ڕۆژنامە بڵاو بوویتەوە، واتە ئەمن هەمیشە دەبی باسی نووسەرەکەی بکەم. لێرە دەتوانی تۆزێک بخینەوە لەسەر بۆ وێنە پێکەوە ژیان بە تەبایی لەو ماڵپەڕەکی دیکە ماڵپەڕی هەکارنێت، دیسان لێرە نووسرایە دەربارەی بۆ وێنە تەبایی و لێبوردەی و پێکەوە ژیان لە ڕۆژی جیهانی لێبوردەی کە دیارە ئەوجە نازانم ئایا 16 مانگی 11 یان نا ئەو ڕۆژە، بەڵام لەو ڕۆژەی ئەو وتارە بڵاو کرایتەوە لەو ڕۆژنامەی هەکارنێت. بێگومان ئەو کەسەی بڵاوی کردیتەوە هاوار هەرکی نووسیتی لێرە. ئەوە شێکەک. پاشان لێرە پێکەوە ژیانیان لێکترازان لە گۆڤاری یان لە نازام ئێرە گۆڤارە یان ڕۆژنامەیە، بەڵام نووسرایە شەن پرس. لێرەش دیسان باسی پێکەوە ژیانە نەوزادی موهەندیس نووسیتی
کەواتە پێویستە ئەمن تۆزێک ئەوەش بخینمەوە بزانم چی لێ تێدەگەم، هەندێک شتی لێ فێر دەبم و هەندێک بیرۆکەم لۆ دێ، ئەمنیش پاشان وەکو ئەوەی بەڵام بە شێوەی خۆم ڕستەکانم دەنووسم. لێرە جێیەکی دیکە بۆ وێنە ڕۆژ نیوز نووسیتی دەربارەی شاری کەرکووک کە عەرەب و تورکمان و ئاشووری و کورد هەمویان ڕوو دەکەنە ئەو ناوەندا بۆ ئەوەی فێرکاری هونەری کە ئەو بەڕێزە ئەو خولەی دەکاتەوە بۆ خوێندکاران یان ئەو کەسانی کە دەیانەوێ فێر بن، زیاتر منداڵان و گەنجانن کە لێرە باس دەکرێ. بەڵام چێ نووسیتی دیسان دەبی ئەم بزانم چێ ئەو وتارەی نووسیە کە بڵاو کرایتەوە لێرە. پاشان دووهەمین شت لێرە نووسرا دەربارەی سیمبۆلی سەقامگیری و ئاشتی و پێکەوە ژیانە، چێ نووسیتی ڕێبوار حەمەلا و شوانی لەگەڵ هاتنی پاپا بۆ کوردستان. دیسان تۆزێک ئێرەش دەخینمەوە بزانم چی لێ فێر دەبم و چ هەیە. پاشان لە کاتی ئەوەی کە ئەمن بەخۆم دەنووسم دەگەڕێمەوە سەرچاوەکانیش ئاماژەیان پێ دەکەم کە لە چێ ئەمن بیرۆکەکەم هینایە. ئەگەر هاتوو ڕستەیەکت هەموو وەکو خۆی کۆپی کرد یان دوو ڕستە نووسیتەوە، ئەوە دەبی ئەتوو ئەو ڕستەیە کە دەیهێنی دەوری بدەی بە دوو هێمە ئەوها. بۆ وێنە ئەمن ئەگەر ئەو ڕستەیەم لە جێیەک هینا، هەرچەندە ئەمن نەمهینایە بەڵام ڕەنگە یە کەشکەش وە چیوەی نووسیبی، چ دەکەم ئەوها بەو دوو هێمایەی ئەو ڕستەی دەور دەدەم کەوا ئەمن ئەو ڕستەیەم دەقاودەق هینایە و نووسیتمەوە ڕستەی خۆم نییە. ئەو جە پاشان لێرە دەنووسم بۆ وێنە لە گۆڤاری مرۆڤایەتی ژمارە 21 چیمانجی گوڵان لە ساڵی 2020 لە نووسینی مامۆستا چریکە کوردستانی. بۆ وێنە ئەوە تەنیا بۆ وێنە کەواتە دیارە کە ئەمن ئەوەم لە چێندەر هینایە ئەو ڕستە لەسەر پێکەوە ژیان و تەبای. ئەگەر هاتوو بیرۆکەکەشت هینا هەر باسی سەرچاوەکەی بکە، بەڵام ئەو کات لە کۆتایی نووسینەکەت باسی دەکەی. بۆ وێنە ئەمن لێرە ئەو سەردێرەم دانایە پێکەوە ژیان بۆ هەمووان. ئەو جە ئێستا پێویستمە پێشەچێک بنووسم بۆ ئەو داڕشتنەم. لێرە نووسیتم هەر یەک لە ئێمە پێویستی بە چەندەها کەسی ترە بۆ ئەوەی بتوانی بژی. ئایا ڕاستە؟ بەڵێ ڕاستە، چونکە کە بەیانیان لە خەوێ هەردەستی کە دەچێ لای بۆڕی ئاوەکەی دەکەیەوە چەندەها کەس ئیشیان کردیە هەتا ئەو ئاوە بێتە ماڵی تۆ. ئەگەر ئاوی گەرمیش هات ئەوە دیسان چەندەها کەسی دی ئیشیان کردیە هەتا ئاوەکە گەرم بی و بێتە ماڵی تۆ بتوانی دەست و چاوت بشۆی. پاشان کا دەستەکانت وشک دەکەیەوە بۆ وێنە خاولێکت چەندەها کەس دیسان درستیان کردیە، دوایە کە نان دەخۆی نانی بەیانی ئەویش هەرەوە. کەواتە هەریەکە لە ئێمە پێویستی بە هەزاران کەسی دیە بۆ ئەوەی بتوانی بژی. هەندێک لەو کەسانە هیچ کات نایان بینی، نازانی چێن، نازانی باوەڕەکەیان چییە، نازانی کوونە، نازانی هیچ شتێک دەربارەی نازانی، بەڵام لە هەمان کات خزمەتت دەکەن. کەواتە مرۆڤ یەکەکە لەو گیان لە بەرانەی کە بە کۆمەڵ دەژی. مرۆڤ بە کۆمەڵ نەبی ناژی، زۆر کەم مرۆڤ بە تەنیا دەژی و پێویستی هەمیشە بە یارمەتیە. بۆ وێنە منداڵ پێویستی بە دایک و باوک و پێویستی بە خوشک و برا، پێویستی بە هاوڕێیە لە دەور و بەری بۆ ئەوەی فێری چبی، بۆ ئەوەی فێری زمان
بۆی فێری دروستکردنی پەیوەندی بی لەگەڵ خەڵکی دیکە، لەگەڵ کەسانی کۆمەڵگا، چونکە سبەینێ گەورە دەبی بزانی کو دەجوولێتەوە، کو قسان دەکا، کو هەڵسو کەوت دەکا، کو دەخینی، و هەمومان بەیەکەوە لە یەکتر فێر دەبین. نەک تەنیا لە مرۆڤیش فێر دەبین، بەڵکو لە هەموو زیندەوەرانی تر فێر دەبین، تەنانەت لە دار و درەخت، لە ژینگە، هەموو چونکە ئەوانە هەموو سوودیان لێوەردەگرین، کەواتە شتمان فێر دەکەن، زانیاری نوێ ڕۆژانە ڕۆژ بە ڕۆژ زیاد دەبێت لە لامان، چونکە لەگەڵ ئەو هەمووانە بەیەکەوە دەژین. ئەوە پێشێکچەکە نووسرا. ئێستا چ دەنووسم؟ مادام وا بوو کەوایە کە دەزانین مرۆڤ بەیەکەوە دەژی، یارمەتی یەکتری دەدەین، پێویستە هەوڵ بدەین بۆ ئەوەی بتوانین لەگەڵ ئەو کەسانەی کە لەگەڵمان دەژین بگونجین. ئەوجا ئەو کەسانە چ لە ماڵەوە، چ لە گەڕەک و کۆڵانەکەمان، چ لە خوێندنگا، چ لە شار، چ لە وڵاتەکەمان، چ لە جێگای ئیش و سەرکار، کێشە نییە. پاشان لێرە نووسیتم ڕۆژانە ئەو کەسانەی دەور و بەرمان دەبینین و دەیان بیستین، هەندێک جار ئەو کارانەمان بەدڵ نییە کە ئەوان ئەنجامیان دەدەن. واتە لە ماڵێ ڕەنگە خوشکەکەت، برایەکەت، یان باوکت، دایکت، نەنکت، باپیرت شێوازە جلوبەرگەک لەبەرکە، شێوازێک قسام بکە، شێوازێک خواردن بخە، بەدڵت نەبی، هیچ کێشە نییە، شتێکی زۆر زۆر ئاساییە کە ئەمە هەر کەسە وەکو ئەوەی دیکە نییە. کەواتە ڕەنگە ئەمە ئەو شێوازەی جلوبەرگەکەی لەبەر دەکەن، یان ئەو کتێبانەی ئەوان دەیانخینن، یان ئەو خواردنەی ئەوان دەیخۆن بەلایەن پەسەندە بەدڵیمە نەبی، بەڵام لە لایوان شتێکی باش بی. هەرچەندە ئەوهاش بی، هەر پێویستە لەگەر یەک بژین، ناچارین یەکتری قبوڵ بکەین، ناچارین لەگەڵ یەک بژین و ڕێزی ئەو شتانە بگرین، ئەو ڕایانە بگرین. ئەوجە چم نووسیە لێرە؟ پێکەوە ژیان بە واتای ئەوە دێ کە هەموو کەس مافی ژیانی هەیە. لێرە زۆر زۆر ئەوە گرنگە، هەموو کەسێک مافی هەیە بژی، واتە ئەمن ناتوانم بچم ژیان لە کەسێکی دیکە یان لە ئاژەڵەشکە بستینمەوە، ئەوە ئیشی من نییە. کەواتە دەبی ئەمن ئەو شتەی بزانم کە ڕێز لە ژیانی خەڵکی دیکە بگرم، ئەوانیش مافیان هەیە بژین. ژیان لەسەر ئەو خاکەی کە لەسەری دەژی نابێ لە ماڵەکەی خۆی یان لە شارەکەی خۆی یان لە وڵاتەکەی خۆی دوور بکرێتەوە بە زۆری. کەواتە من ئەو جێی لەسەری دەژیم مافی خۆمە لەوێ بژیم، مافی خۆمە لەو ماڵەی بژیم، یان لەو گەڕەکەی بژیم، یان لەو شارەی کە دەمەوێ، یان لەو وڵاتەی کە ئەمن لەوێ دەژیم ئێستا، مافی خۆمە لەوێ بم. کەواتە ناتوانین بچین هەندێک کەسی دوورکەینەوە یان لایان بین لەبەر ئەوەی چونکە زاراوەیان وەکو زاراوەی من نییە، یان چونکە ئاینیان وەکو ئاینی من نییە، یان چونکە حیزبەکەیان وەکو حیزبی من نییە، یان چونکە جلوبەرگەکەیان وەکو جلوبەرجی من نییە. ئەوە ناکرێ، ئەوە نابی. هەروەها هەموو کەس مافی ئەوەی هەیە ئازاد بی، سەربەست بی، مافی ئەوەی هەبی هەڵبژێری بەو شتێک کە ئەو بەخۆی پێی خۆشە، و هەروەها هەموو کەسێکیش ئەرکی هەیە. هەموو خوێندکارێک پێویستە بچی بخینی، ئەوە ئەرکیتی، ئەگەر نەخینی
ڕەنگە ئاسان نەبی بەیانی بتوانی خزمەتی کۆمەڵگەکەی بکە یان خزمەتی خاک و نیشتمان و ئەو شارەی بکە کە لێی دەژی. ئەو جە پاشان چم نووسیە لە کۆتاییەکەی با پێکەوە بژین، با ڕێزی یەکتر بگرین، هەرچەندە زۆر دوورین لە بیر و ڕای یەکتری، هەندێک جار بیر و ڕامان هیچ وەکو یەک نییە و هەڵس و کەوتیشمان وەکو یەک نییە، ئەو حیزب و ئەو باوەڕەی ئەمن هەما یەکەشکە نیەتی، بەڵام هەرچەندە چۆنیەتی تێڕوانینمان بۆ ژیان کردن جیاوازە، بەڵام هەردەبی بتوانین بەیەکەوە بژین و ڕیزی یەکتر بگرین و هیچ کەس ڕاستی لا نییە بە تەنیا. ئەو ڕاستەی ئەتواتە ئەمنیش ڕاستێکی تکەم لەلایە و زۆر شتی گرنگ هەن کە کۆمان دەکەنەوە. ئەو شتانەی کۆمان دەکەنەوە ڕەنگە هەندێک جار زۆر گرنگ بن، گرنگتر بن لە ڕاو بۆ چوون. چ کۆمان دەکاتەوە بۆ وێنە خاک، نیشتیمان، وڵات، زمان، خۆشەویستی نەتەوە، خۆشەویستی مرۆڤایەتی، خۆشەویستی بۆ ژینگە، بۆ گیان لەبەران و بۆ هەموو ئەوانەی کە ژیان دەکەن. ئەوە نووسینی خۆمە لەسەر پێکەوە ژیان. بەڵام خوێندکاری ژیر ئەتوو کە ئەو نووسینەی دەبینی هیچ کات نابی ئەو نووسینەی بینی دەقا و دەق بینووسیەوە و بیکەیە نووسینی خۆت. ئەوە بەو جۆرەی پێی ناڵێن سەرچاوە، بەڵکو پێی دەڵێن کۆپیکردن و غشکردن. کەواتە ئەتوو تەنیا دەتوانی ئەو نووسینەی تەمەشاکەی، بیرۆکەکەی وەرگری، بەڵام بە خۆت بینووسی، ڕستەکان بە خۆت لە نوێوە داڕێژی و ئەگەر ڕستەیەکت بەدڵ بوو یان دوو ڕستە، دەبی کە لە کاتی نووسینت ئاماژە بکەیت بەوەی کە لە چێندەر ئەو ڕستەیەت هینایە، چێ ئەو ڕستەیەی نووسیە، هەتا ئەتوو فێرە ڕەوشتی وەرگرتنی سەرچاوە ببی و بزانی نووسین کو دەنووسرێ و سەرچاوە کو بەکاردێ و ڕاهێنان بکەی لەسەر ئەوەی بەخۆت ڕستەکان داڕێژی، بەخۆت داڕشتنەکەی بکەی، پاشی ئەوەی کە چەندەها سەرچاوەت خوێندەوە، کەڵکت لێیان وەرگرت و ئەو شتانەی کە بەخۆت پێت باش بوو دەنووسی لە داڕشتنەکەت. بێگومان داڕشتن هیچ ئاسان نییە، بە تایبەتی بۆ خوێندکاران، بە تایبەتی ڕەنگە لە کوردستان کە ڕەنگە سەرچاوە زۆر نەبی دەربارەی ئەو بابەتەی کە مامۆستایەکەت لە تووی دەوێ. کەواتە هەمیشە بپرسە لە مامۆستایەکەت کە سەرچاوەکاندیش دەستنیشان بکە بۆ ئەوەی بتوانی سەرچاوەکان بینی و کەڵکیان لێوەربگری. ئەو سەرچاوانەی ئێستا لە گوگڵ هەنە زۆربەی زۆریان وەکو دەبینین سیاسینە یان مۆرچی حزبیان پێوەدی، ئەوەش هیچ شتێکی هەڵە نییە، بەڵام پێویستە سەرچاوەی زانستیش هەبی، سەرچاوەی ئاسان هەبی بۆ منداڵان بتوانن بەکاری بێنن بۆ فێربوونی داڕشتن. لێرە ئەمن دێمە کۆتایی ئەوانەیە دەربارەی داڕشتن و هیوادارم تۆزێک سوودی هەبی لە کاتی داڕشتن و نووسینی بابەت. هەتاوانەیەکی نوێ هەر بژی.